پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری قازانجی فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن سۆمە و ژمارەی کێڵگە نەوتیەکانی هەرێم و کۆمپانیاکان ئاشکرا دەکات. زیانەکانی ڕاگررتنی نەوتی هەرێم بە چەند مەزەندە دەکرێن؟ بە پێی ئاماری کۆمپانیای سۆمۆ، حکوومەتی هەرێم لە مانگی دوی ئەمساڵ بە تێگڕا ڕۆژانە 413,990 بەرمیل نەوتی لە بەندەری جەیهان فرۆشتووە. ئێستا نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕەکانی جیهان سەرووی $70. پێش ڕاگررتنی هەناردەی نەوت، هەرێم بەرمیلێک نەوتی بە $90 کەمتر لە نرخی برێند فرۆشتووە. بەمەش ڕۆژانە بەهۆی ڕاگررتنی نەوت، حکوومەتی هەرێم زیاتر لە $20 ملیۆن زیانی بەرکەوتووە. کۆمپانیەکانی نەوت توانای ئەمبارکردنی چەند بەرمیل نەوتیان هەیە؟ بە پێی زانیاریەکانی پەیام، کۆمپانیەکانی نەوت بۆ ماوەی کەمتر لە هەفتەیەک توانای ئەمبارکردنی 2 ملیۆن بەرمیل نەوتیان هەیە. دواتر دەبێت بەرهەمهێنان لە کێڵگەکانیان ڕابگرن. وەستاندن و وەبەرهێنانیش زیانی زۆر بە کێڵگەکان دەگەیەنێت. لە ئێستاشدا ژمارەیەک لە کۆمپانیا نەوتیەکان بەهۆی پڕبوونی ئەمبارەکانیان بەرهەمهێنانیان ڕاگرتووە. کۆمپانیای سۆمۆ دەتوانێت بە چەند دۆلار نەوتی هەرێم بفرۆشێت؟ کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق ناسراو بە سۆمۆ هەر بەرمیلێک نەوت بە $13 لە حکوومەتی هەرێم زیاتر دەفرۆشێت. ئەپەی زانیاریەکان، مانگی ڕابردوو سۆمۆ بە تێگڕا بەرمیلێک نەوتی بە $76 فرۆشتووە، بەڵام حکوومەتی هەرێم بەرمیلێک نەوتی بە $63 فرۆشتووە. بەرهێنان لە کێڵگە نەوتیەکانی هەرێم ڕۆژانە زیاتر لە 400,000 بەرمیل نەوتە. ئەگەر کۆمپانیای سۆمۆ نەوتی هەرێم بفرۆشێت، مانگانە داهاتی نەوت 250 ملیار دینار زیاد دەکات. چەند کۆمپانیای نەوتی لە هەرێم کار دەکەن؟ بە گوێرەی بەداداچوونی پەیام، 14 کۆمپانیا لە 10 کێڵگەی نەوتی هەرێم کار دەکەن کە پێگاتون لە DNO نەرویجی لە کێڵگەی تاوکی فیشخاپور، گەنەڵ ئەنەرجی لە کێڵگەی تەقتەق و تاوکی و سەرتا، گاڵف کیستۆنی بەریتانی و MOL هەنگاری لە کێڵگەی شێخان، کۆمپانیای شامارانی کەنەدی و تاقەی ئیماراتی لە کێڵگەی ئەتروژ، کۆمپانیای فۆرزا لە کێڵگەی هەولێر، کارگروپ لە کێڵگەی خوڕمەڵا، گازپرۆمی رووسی و وێستێرن زاگرۆسی کەنەدی لە کێڵگەی گەرمیان، هەروەها کێڵگەی سەرسەنگ لەلایەن کۆمپانیای شامارانی کەنەدی و HKN ئەمریکی بە هاوبەشی بەڕێوە دەبرێت.